سڵاوتان لێ بەڕێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەری کتری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ پێنجی شەشی هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی ژینگە دیاری کراوە. ئەمڕۆ باس لە دۆخی ژینگە دەکەین لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ئەو یادە لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا کرایەوە. دیارە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم یادە ئەنجام دەدرێت لەم ڕۆژەدا لەلایەن بەڕێوەبەرایەتی ژینگەی سلێمانی چەند سیمینارێک بۆ ڕێکخراوەکانی بواری ژینگە ساز کراوە. بەڕێوەبەری ژینگەی سلێمانیش دەڵێت هەرێمی کوردستان بە بەراورد بە هەندێک وڵات ژینگەیەکی گونجاوی هەیە، بەڵام ئەوە ناگەێنێت کە ژینگەی کوردستان ژینگەیەکی پاکە و تۆڕی هاوڕێیانی پاراستنی ژینگە کە ڕێکخراوێکی بواری ژینگەیە لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان گردبوونەوەیکیان ئەنجامداوە، تێیدا یاداشتێکیان پێشکەش بە پەرلەمانتەران کرد بۆ باشترکردنی دۆخی ژینگە لە هەرێمی کوردستان. هاوشێوەی سلێمانی لە هەولێری پایتەختیش لەلایەن ڕێکخراوی جۆڵا بۆ پەرەپێدانی مەدەنیەت چەندین چالاکی جۆراوجۆریان ئەنجامدا و جێگیری سەرۆکی لیژنەی تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستان دەڵێت کە بە هۆی هاوردەکردنی ئۆتۆمبیلی زۆر بۆ ناو هەرێمی کوردستان و زیادبوونی کارگەکان ژینگەی کوردستان لە ئاستێکی باشدانیە و کەمێک بەر لە ئێستا لە شاری سلێمانی ڕێکخراوی سەوز یاخود ڕێکخراوی ژینگە دامەزراتە. ئێستا ئەمە زانیاریی ئەوتۆمان نییە، بەڵام هەر ئەوە نەزانین کە لە شاری سلێمانی ئەو پارتە دامەزراکە لە وڵاتانی ئەوروپا و لە چەندین وڵاتی عەرەبیدا پارتی سەوز یاخود پارتی ژینگە بوونی هەیە و توانیویانە بگەنە پەرلەمانیش هەندێک لەو پارتانە لە هەرێمی کوردستاندا. ئێمە دەتوانین قسە لەسەرەوە بکەین کە تا چەند پێویستە پارتێکی تایبەت بە بواری ژینگە لە هەرێمی کوردستاندا هەبێت و بەگشتی لەسەر بواری ژینگە قسە بکەین کە ڕەنگە زۆرێک لەلایەنەکان بە بچووکیەوە سەیری ئەم بابەتە بکەن. بە شێوەیەک لە شێوەکان دەبینین لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانیشدا هێندەی باس لە شتی ئابووری دەکرێت و پەرەپێدانی هەندێک بواری ئەم هەرێمە هێندە باس لە ژینگە ناکرێت. لەگەڵ ئەوەشدا ئێمە وەزارەتێکمان هەیە بەناوی وەزارەتی سامانە سروشتەکان، هێندەی باس لە نەوت دەکرێت و داهاتی نەوت و گرنگی نەوت هێندە باس لە ئەو سامانە سروشتیانە ناکرێت کە لە ژینگەی هەرێمی کوردستاندا هەیە. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر دۆخی ژینگە دەکەین و ڕاو بۆچوونی ئێوە وەردەگرین لەسەر دۆخی ژینگەی هەرێمی کوردستان چی بکرێت بۆ ئەوەی ئەمە ژینگەیەکی پاکمان هەبێت، لەگەڵ ئەوەی کە ئەمە ئەرک و بەرپرسیارەتی لایەنە پەیوەندیدارەکانە و لەگەڵ ئەوەشدا ئەرک و بەرپرسیارەتی هاوڵاتیانیشە بێگومان. لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەناونیشانی facebook.com/naliatv بۆ چوونەکانتان دەخوێنینەوە و دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە لەگەڵماندا بەشدار بن. ئاریان لە هەولێرەوە یەکەم پەیوەندیمانە. سڵاو لێبێ کاگاریان. کاگەیوارە باش. زۆر سپاس. فەرموو کاک ئاریان. کاکە وەڵڵاهی لەسەر ژینگەی کوردستان برای بەڕێزم ئەرچی شەرشانی هەمومانە، هەموو تاکێکی ئەم کوردستانە سەبارەت بە حیزبەکانیش بە حەقەت حەقوێ ئەوان لە ڕاگەیاندن ڕێی چاک پێشانی خەڵشتن بۆی بە هەمومان ژینگەی کوردستان پاک ڕاگرین، جوان ڕاگرین، خاوێن ڕاگرین. لە قەزیەی سەیارەش وەڵڵاهی بەڕاستی سەیارە بێ سەروبەر دێتە کوردستان ئەو هەموو بێ ئارم و ئارمە لەو کوردستانەی هەمووی حەلەشی بۆ دانێن مشکیلە دروست نابێ. باشترە و سپاسان دەکەم و برای بەڕێزی سەرچاوم. سپاس بۆ کاک ئاریان لە هەولێرەوە. ڕزگار لە کەرکووکەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش کاک ڕزگار. سڵاو دەبێ. فەرموو کاک ڕزگار. وەڵای پاکردنەوەی ژینگە ئەرکی سەرشانی هەموو کەسێکە، بەس تا ئێستا نەسیە سەربارێ نەوەزیری کوشتتوکاڵێ ناتۆ بۆ کەرکووک بەس لەبەرەوەی عەرەب و تەخینەوەی زۆیتایە. زۆر سپاس بۆ پەیوەندی. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک سەبارەت بە تەوەرەکە ئالانی ئەلەند لە بریتانیاوە نووسویەتی وتەیەکی ناودار هەیە، دەڵێت لە تەنیشت هەر سیاسەتمەدارێکدا نەمامێک بنێژە چونکە ژینگە پیس دەکەن و نووسویەتی لە کوردستان ئەوەندە مەسئول و سیاسی پارەخۆرمان زۆرە جگە لە پارە پەیداکردن ئەسڵەن نازانن ژینگە چییە و مانای چییە. و نووسویەتی لە راپۆرتێکی ئەلجەزیرەدا بینیم کە تێیدا ڕوونی کردەوە ئاو هەوای کوردستان زۆر پیس و ترسناکە، جا لەبەر ئەوە با خەڵک خۆی پارێز بکات نەک چاوەڕێی ڕێنمایی ئەم حکوومەتە هەمیشە ساوایە بکەن وەک خۆی نووسویەتی ئالانی ئەلەند لە بریتانیاوە.
محەممەد لە سی سادقەوە ئەم کاتت باش کاک محەممەد. کاک محەممەد سڵاو لێبێ فەرموو. بەداخەوە پەیوەندەکەی کاک محەممەد بچڕا. جەبار لە سلێمانیەوە سڵاو لێبێ کاک جەبار. ئەم کاتێ باش برا گەورەکەم. هەموو کاتێکت باش. بەڕێزی منی کاچی من لە خەستخانەی هیوان نەخۆشێکم ێستا لە خەستخانەی هیوام کە بەهۆی پیسی ژینگەوە ئێمە تووشی نەخۆشی بووین. بەڵێ. اینجا ئەم لێدوانەی جەنابتان بەڕاستی ژینگە بە میلەت ناپارێزێ بە حکوومەتەکە ئەپارێزێت تەنها شەریکات و معامل کراوەتەوانێ یعنی ڕێژەی سیارە لە حەد دەرچووە دووکەڵی سیارە و ژینگە وای لێ هاتووە کە هەموو یەکێکمان وامان لاتوە کە لە خەستەخانەکان دەربچینتە ڕووبکەینە سیاکان لە ناو شارەکانە یان لە ناحیە و خەزاکانە نەژین برا گەورەکەم. پێتر من زۆر سپاسانەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس بۆ کاک جەبار لە سلێمانیەوە. وریا هەر لە سلێمانیەوە سڵاو دەبێ کاک وریا. هەموو کاتێکت باش. وڵی خۆی ژینگەی کوردستان ژینگەیەکی هەوایەکی پاک و جوانە. بەڵێ. هەوایەکی پاک جوانە. بەس بەداخەوە هەرێمی کوردستان ژینگەکەشی لێ قەتع کردوون. بۆ نمونە ژینگە پاکەنوانە لای بەردێکی سەرەوە یان لای تەنکەرێکێنە لای سەهۆڵەکەوانێ ئەو مەنطقەیە پاکاتەوە باقیکە هەر پاکی ناکەن ناو شارەکان و کۆڵاکان گەڕەکانی کە بەردێکی سەرە یا لای سەهۆڵەکە یا لای باخێکی شێ تەنکەری ئاوێنن پاکێکەن و ئەمە هەموو ژینگەکێتر باقیکە ئێمە کە لەبەرەوەی مەسئولیتەکان تیایابن ئەمە یەک. دووەمیشیان سیاسێکە گوندەکانیان نەهێشتوە سیاسێکە کوڕ و کچەکانی خۆیان مەسئولەکانی خۆیان لە سنتیان لە بەئیسلاحات حتا شەوانە ئەنەنۆ لە پێلاکانیانە ئێتە خۆژینگایان نێشتوە بەس بۆ خۆیانە ژینگەکەش رەخت و دار و پێلا بای چل دەستە بیست دەستە مەسئولیتەکەن و بۆ خۆیان ئەیکەن و ئەیخۆن ناو سوورەوانە ئێتە فەقیرەکە زابڕە تێریان کات لە دوی سیاجەکەوانە ئێتە خۆکاکە بە هەرێمی کوردستان خۆی بخرێ سەعاتێکمان لێ. سپاس بۆ کاک وریا. ئەحمەد لە کەڵەکەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد. السلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام کاک ئەحمەد. باشی برام. زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ. سەبارەت بە ژینگەی بەڕاستی ئەوەی ژینگەی پێزەکە زۆر بە زۆری دەسەڵاتدارەکانن. بۆ نمونە لە ناحەیەک کەلک چەندین داریان بڕیوە بەهۆی ئەوەی کە دەکرێت بە مەسئولەکان ئەویان کردیە دای دەبرن بۆ خانی چاکردن هەموو داری دەبرن ڕاباتە دەیبرن بۆ خانی چاکردن. سەبارەت بە معمەل شیشش لە کەوەرگۆسک لە کەوەرگۆسکیش معمەل شیش ژینگەی زۆر پێش دەکات. جگە لەوەش خۆم کارمەندێک بوو لە معمەل شیش کوردەکانی دەردەر دەکەن لە هەندستان هەندی دێنن پاکستانیش پێ دەکەن. بەڵێ کاک ئەحمەد. سپاس بۆ کاک ئەحمەد لە کەڵەکەوە سەرتیب لە چەمچەماڵەوە. ئەم کاتت باش. باشی بە قوربان. سپاس دەکەم فەرموو کاک سەرتیب. ڕەوشی تەوەلی ئەمڕۆمان لەسەر ژینگەیە بە قوربان. بەڵێ لە ڕۆژی جیهانی ژینگەدا فەرموو کاک سەرتیب. بەداخەوە ژینگەی عێراق و کوردستانیش هەردوو ژینگەکەمان پیسە ئەم لە لێدوانێکە مهندس إحسان چەلەبی وەزیری نەوتی عێراقی لە قەناتی شەرقیە گوێم لێ بوو وتی أخذنا الصورة عبر الأقمار الصناعية أول دولة في المنطقة يكمراد لنا وشكلك غاز أسوتين العراق بەڕاستی سووتانی غاز و تەفاعلی غازیش ئەمە لە سەدها سەد ژینگەی عێراق کوردستانی پیس کردووە چی لە ڕووی شەریکاتی کوبرە و چی لە ڕووی ئەو پاڵاوگا پیچووکانەی کە لە ناوچەکەیە دانراوە هەتاکێ لە ئێمە پێویستیمان بە 12 نەمامە بۆ پاکردنەوەی هەوا و ئۆکسجین بەڵام بگەڕێنەوە سەر شارەوانی و پاکوخانی شارەکان و وەک پێویست ژینگە ئێمە تەندروست نییە بۆ ئەوەی کۆمەلگایکی تەندروست بووین و زۆربوونی نەخۆشیش هەموومان دەزانین ئەگەڕێتەوە بۆ ناتەندروستی ژینگە و ئاوهەوایەکی ناتەندروست لە وڵاتەکەمانە بەڕاستی ئەمڕۆ کاریگەریی گەورەی هێت. سپاس بۆ کاک سەرتیب. ئازاد لە کەرکووکەوە فەرموو کاک ئازاد. براکەم بۆ مەسەلەی ژینگەی ئەمە کەرکووک لە گەڕەکی ڕووناکی دانیشتین ئەو خزمەتگوزاریە کە هەیە بەداخەوە هەندێک کاتە ئاژەڵەیە بە ناو گەڕەکەکانە جەزەوەسەتەکان هەیە بڵێن حەدیقەیان کردووە پریزشتا ئەوان ئەو شتانە ئەخۆن ئەم بەیانەیە بە چاوی خۆم بینیوە پێویست بە چاوی خۆم بینیوە. بەڵێ کاک ئازاد. بەڵێ
نازان چۆن حەز بکرێ حەدیقە و گوڵ جوانیان ناوە ئێستاکە حالیان ئاژەڵەکان هەموو بەیانەیە کەبین لەوانە سوڵە قسەیەکت ماوە کاگازات بەڵێ ئەگەر قسەیەکت ما بێ والله خيط مون ما بيهم يعني هم دوا آجين هم كايبين حمام حالة أنا كرز مالية جنستانا أكن بداخل هم جرك كان ميزك خاصة بتاعي كان جرك كوكورناشي ميزك هند يعني بابا مثلا عندي شيء رودا زوز في سجادة كمان أو حديقة حتى صدق فروش لبان زادة كان دام شنو شوتي كالجو كلنا بازار أي أنا أحتاج يعني كي مرتبة أكاد أشوفه كرجالي دانشتانا. بەڵێ سپاس بۆ کاگازات ئارام لە هەولێرەوە فەرموو کاگارام ئەو کاتت باش هەموو کاتێکت باش کاگارام بەڵێ دەست خۆشبەرەوە تەمێ دەکەم سپاس دەکەین بەڵێ بەڕاستی یعنی ئەو کاری پیربوون زیگەیەکەم پێش ئەو نەفت و مەتریزادەی کوردستانە کە بەڕاستی وەکو دەڵێ دووکەڵەکەی بۆ ئێمە و نازان ئەوەی تریش درۆزۆر کشتێ بۆ پیربوونی ژینگە یەک لەوانە ئەو يعني أو كومبانيا جروكاني كنفتاي صار دخل كورسان مثلا بيش يعني دوكانو خاصة كتشجار زوجان أنا هنا بوفيسكالني جينجا. بەڵێ کاگارام بەڵێ زار يعني إذا عاد شركة دابي مزي حقيقة حكومة يعني مكودة أو ده ده بيبرر يعني كان مصلحة الصين دكات لا أقسموا شركة مو داري بيبرر يعني فمي ڕێنمایی نوێ دەرکالبوون خزمەت گوزاری. بەڵێ سپاس بە کاگارام لە هەولێرەوە ڕۆستەم شوانی لە فەیسبوکەوە نووسێتی ژنگەی هەرێم زۆر خراپ و پیس بووە ئەویش بەهۆی زۆری ئۆتۆمبیلی بێکوالیتی و زۆربوونی کارگەی بێمۆڵەت و هەروەها بەهۆی ناهۆشیاری هاوڵاتیانەوە بە هەروەها خێزان ڕۆڵی خۆی نابینێت لە وشارکردنەوەی تاکەکانی ئێمە گەر وڵاتێکی وەکو ژاپۆن وەربگرین ئەم وڵاتە لە هەموو ڕوویەکەوە پێشکەوتنی بەرچاوی تۆمار کردووە لەم وڵاتەدا لە ژاپۆن تەنها کارگوزارێک بوونی نییە بەڵکو هەموو خەڵکی وڵاتەکە ئەرکی پاراستنی وڵاتیان گرتۆتە ئەستۆ. محەممەد لە پێنجێنەوە سڵاو دەبێ کاک محەممەد ئەم کاتەوە باش دەبڕێ هەموو کاتێکت باش کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێکم بەڕاستی تەوەرێکی جوان ئەمڕۆ زۆر سپاس کاک محەممەد لە ڕاستی ئێمە خەڵکی منتقی بازیین بەڵام داوامان لە پێم جوێنە بەر لەوەی بچمە ناوە تەفاسیلی قسەکان و لەڕاستی ئەگەر بتوان راپۆرتێکی مەیدانی کەناڵی NRT بکەن بۆ منتقی بازیان لە ڕاستیە پێشتر کراوە کاک محەممەد بەدوادەچوون کراوە بۆ ئەو ناڕزایەتی کە لە بازیان هەیە بەهۆی بوونی کارگەکانەوە کاریگەریان لەسەر ژنگەی ئەو ناوچەیە. هیوادارم ئەگەر کاتەکە درێژ کردو ئەگەر گەشتینەوە مەرحەلەیە مەمنون نەبین. فەرموو کاک لە سەتا سی هەموو پیشەسازی عێراق لە سلێمانیە و لە سەتا 25 ئەمەش تەنها لە منتقی بازیانە ئایا چ منتقێک ڕێگە بەوادا گەورەترین کارگەی چمەتەوە گەورەترین مەسفاینەوە گەورەت دوو کارگەیشیش ئێستا حالن لە ئەگەری کرانە وایە دڵنیا بەلەوەی بکرێتەوە وەکو چۆن نەخۆشی سەر ئێرشە دروستە بێ ناو خەڵک بۆی شێوەیە سەرەتان دروستە بێ ئێستا من بە ئاماری دقیق لامام تەنها لەو بازیان و تەناڵە بچکۆلە 244 کەس تووشی شێرپەنجە بووە ئاخرەمە ئەمە کارەساتە ئەمە مەترفیدارە ئێوە وەکو کەناڵێکی ڕاگەیانی میدیایی سەربەخۆ هیوادارم بتوانن بە شێوەیەکی مەیدانی ڕۆماڵی ئەو بکەن و جێدەستان لە مەنتیقەکە دیار بە ئینشاءالله. بەڵێ زۆر سپاس بۆ کاک محەممەد لە پێنجێنەوە مامۆستا عەبدوڵڵا لەگەڵماندایە لە کەلارەوە ئەم کاتت باش مامۆستا عەبدوڵڵا. سەرەتا ژیان باش سەرەتا بە ناوی خوای گەورە سڵاو و ڕێز و حرمەت تایبەتم هەیە بۆ تەواوی بینەرانی خۆشەویست. زۆر سپاس مامۆستا لە ڕووی ئاینەوە تا چەند باس لە ژینگە کراوە و ئەرکی هاوڵاتی لە پاراستنی ژینگە پێم خۆشە ئەگەر بۆت کراتۆ زەکاتم زیاتر پێ بدەیت چونکە بەڕاستی ئەو بابەتە پەیوەندیەکی زۆر تندوتۆڵی هەیە ئەمە سپاسەکەنەگەر کورتی کەیتەوە بە کورتی ناتوان نیشتەکان وەکو خۆی بگەێنین باشە هەر بە ئارزوی نابێت بەڵام من پێم خۆشە فرمودەیەکی صحیحی پێغەمبەری خۆشەویست عەرزی تەواوی بینەران و ئێوەیش بەڕێزیش بکەم دەستخۆشی لێ دەکەم ئەو بابەتە زۆر گرنگە هەڵبژاردووە پێغەمبەری دڵسۆز و عەزیزمان لە فرمودەیەکا کە دەفەرمێ ئیمان ئەبوورێ دەگەڕێتەوە دەفەرمێ براستي الإيمان 70 بابا يعني إيمان يعني تماشاك أو عقدة أو جورة لبيني بندو خوادا في غنبري خوادا كاب حفتا وسيبشو أفرمي أدناها إماطة الأذى عن التاريخ يعني لا يخوار وإيمان بالرواء ويك إنسان جنگا باريس بي يعني ريغوبان أو اشتاري لسر ريغوبان ذكي أو تردد ري لايبا وجوان كاري وباراسني جنگا بوي في غنبر زياتر
1998 دانە فرمودا کە زۆربیان درەجەی صحیحی هەیە فێرمان دەکا کە چۆن پڕە نەدێناو ئاوەوە سێبەری دارەکان بپارێزین و پێغمبەری دڵسۆزمان چەندێ بە گرنگی داناوەکەوە دارەکان نەبڕێن و ئەو ژینگە بە پاکی و بە جوانی پارێزراو بێ. بۆیە من پێم خۆشە بەڕاستی پاراستنی ژینگە و گرنگیدان بە ژینگە بەشێکە لە بیر و بڕای ئێمە کە پەیوەندیەکە لە نێوان بەندە و خوای گەورەدا. زۆر سپاس بۆ مامۆستا عەبدوڵڵا لە کەلارەوە. ڕزگار لە زاخۆ لەگەڵماندایە. فەرموو کاک ڕزگار. کاک ڕزگار گوێت لێمە؟ کاک ڕزگار لە زاخۆوە؟ ئەلۆ ئەم کاتت باش فەرموو. کاکشان وارە باش. زۆر سپاس ئێوارەت باش. داوەتمان دەکەم عەلی لەگەڵ لە باڵەکاتی گۆرە. کاک عەلی لە باڵەکایەتیەوە فەرموو کاک عەلی. بەڵێ وەک قوربان قسە دەکەم داواکارم لە ئەلۆ گوێم لێتە کاک عەلی. بەڵێ داواکارم لە مافس میلان شارەوانی بێتە ڕستێ و گرێت. ئێتر سپاس. سپاس بۆ کاک عەلی لە باڵەکایەتیەوە. باوکی ئاراس لەگەڵماندایە لە دوهۆکەوە. باوکی ئاراس لە دوهۆکەوە گوێت لێمانە باوکی ئاراس؟ دەمێتە بۆش بەڕێز. هەموو کاتێکت باش. بەڕێزی دۆرم سەرکەوتی بەرنامە خوددا. سپاس دەکەین. بەڕێز ماش بەر ئەوێ فۆقژی مالپۆژێرۆ چ فۆقژینە هیچ ڕەنجێکی یعنی ئەمە نەبەس خەلکێکی جێگەی پۆرێزیدن کو حجمەتەوە بەلەدیەت مازێکی جێگەی فۆقژێ پۆرێزی نەبەس ئەزویە دیێدی نەخێت بەلەدیۆر چی لازم حجمەتی ئەوی کۆری بیشتری دوێەوە نه. بەڵێ. باوکی ئاراس گوێمان لێتە بەڵێ. فەرموو. ئەبریتە مالپۆژێ ڕێفێکی تۆبعێت هوکێ یا تبیری نامە فۆقژی هەیە ناماتەکەی پێتبی حجمەت ئۆریشۆمە حەد بکات معنی خەتێک ممکن جۆرێبیرن بێتنامن عرێت بوچی كانت بويا عملية شهروانية مكانكاني يعني أزبلا فوقت كان سال بلند بس ما بلد جوري مكان نبت أستك نفر آنيدي جوجر نخر سينما بلو خاتمة ملاقو فانتاجي در بلدي مراتو بوان. سپاس بۆ باوکی ئاراس. محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد. ئەم کاتەوە باش کاک. هەموو کاتێکت باش. ئێمە بەنسبەت سپاسی ئەو تەوەراکەم کە جەناب لەسەری ماماژۆ پیاوە. سپاس بۆ تۆش. ئێمە لە گەڕەتی گرنستین کۆمپانیای بەڕێزە و خانوانیان بۆ کردوین. جااف و بە بۆنەی ئەو تەوەرەوە ئێمە چەند باخچەیەکمان بۆ کرا و باخچەکان ئێستا پڕ بووە لە خاشاک ئەم شتانە یعنی ئەو کۆمپانیا بەڕاستی پارەشیان لێ وەرگرتوون و هیچ خزمەت گوزارێکی تیانە. بەڵێ کاک محەممەد. جا داوا ئەەکەم جەنابتان بەلایانی پەیوەندیدار پەیوەندی بکەن و ئەم کێشەمان بۆ حەلکەن. ینی بەڕاستی ناویان ناوە شاری سەوز یعنی گرنستی بەس بە بۆیە. بەڵێ. سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە. لە فەیسبوکەوە تانیا کفری نووسیوێتی لە کوردستان شتێک نییە بە ناوی ژینگەوە بۆ نمونە ئێستا لە کفری دەبینم ئەو خۆڵ و خاشەکەی شارەوانی لە ناو شار پاکی دەکاتەوە لە دەواازەی شار فڕێ دەدرێت دواتر دەواازەی شار پیس دەبێت دووهەم ئەبێت هەر تاکێک لە خۆیەوە هەوڵی پاکردنەوەی کوردستان بدات ئەویش ئێستا زۆرتر پیس ئەبێت و دیارە مەبەستی هۆکارەکەی دەڵێت زۆربوونی سیارە وەک خۆی دەڵێت. سنوور ئەحمەد نووسیوێتی ساڵ بە ساڵ ڕێژەی سەوزایی زیاد بکرێ ژینگە جوان و خاوێن دەبێت. ڕێبوار حەسەن نووسیوێتی ژینگەی کوردستان لە ئاستێکی باشدایە بەڵام ئەگەر دەستی پێوە نەگرین و نەیپارێزین بەرەو خراپبوون دەچێت. دایکی سوورێن لە سلێمانیەوە. ئەم کاتت باش. زۆر سپاس دایکی سوورێن. بەڵێ ئەم کاتەوە باش کاکشوان. هەموو کاتێکت گوێم لێتە. کاکشان گیان ئەگەر تەماشا ژینگەی کوردستان بکەین هەوڵێکی زۆری بۆ دراوە بۆ پاک و خاوێنی و ژینکە پارێزی. بەڵام ئەبینی ئەم حاویانەی کە دانراوە کۆمپانیای هەیە هەموو بەیانی سەعاشەشی بەیانی یەک پاکی ئەکەنەوە بەڵام بەداخەوە خەڵکەکە خۆی ینی ڕۆشنبیرە
خۆڵەکە و خاشاکە لە باتوی بێ خەتە حاویەکە لە بەردەمیادایانە یا علاگەکە فڕیا بڵاوی ئەکاتەوە اینجا ئەمە خەڵق ئەبێ خۆی ڕۆشنبیر بێ بۆ لەشتی ترا سەیری وڵاتان ئەکەن شت وەرەگرن لە وڵاتانەوە بەڵام سەیرەکەی بۆ پاک و خاوین ژینگە پارێزەکە سەیرەکەی یعنی وەکو ئەوان ناڕۆن بەڕێوە کابرا لە ئۆتۆمبیلایە بوتڵەکە فڕەیە جگەرەکە فڕەیە کاکە گیان سەیرانگاکان سێرەکەی علاگەی ڕەش تەوزیع ئەکرێ بۆ ئەو خەڵکە کە خۆڵ و خەساگی تێگەت بەڵام بەداخەوانێ سەیرەکەی مەنزەڵە خواردنەکە شتەکە قڵ بکاتەوە لە ئاستی خۆیان ناڵێ هەفتەیەکی تر خەڵغێتەوە ئەو شوێنە بەڕاستی خەڵکەکە ڕۆشنبیر نییە ئەمە سپاس بۆ دایکی سووریان هەردی لە پێنجێنەوە بەڕێزم ئەم کاتت باش هەموو کاتێکت باش کاگەردی براکەم بەڵێ کاگەردی بەڕێز گیان من لە پێنجێنە پەیوەندی پێوەکەم وەک دیارە لە پێنجێنە برەتەنکەری زۆر هەیە بەڵێ کە ژینگەی کورد ئەو منتیقەی پێنجێنە بەڕاستی نە باخیان نێشتووەنە کە بۆ تۆزێکی زۆریان بڵاو بۆتە لە ناو پێنجێنەوەیان کۆ لە پێنجێن کە بەڕاستی ژینگەیان زۆر پیس کردووە بۆتە خۆی ئەوەی کە خەڵکی چوشی چەندین نەخۆشی بۆ لە ناو پێنجێنە قسەت ماوە کاگەردی بەڕێزیان بەڵێ ماوە ئەزانی سەر ڕایانمانێش لە هەرێمی کوردستانە سەی دەکەیت لە ناو هەرێمی کوردستانە هەر گەنجێک هەڵدەسێت سیارێکی پێیت کە سیارێکی بڵێن سەرفەکات و دووگەڵێکی زۆر ئەکاتەوە سەرەکیترین کێشەیە لە کوردستانە کە بۆتە خۆی ئەوەی کە ژینگەی هەرێمی کوردستانی پێ پیس کراوە. سپاس بۆ کاک هەردی لە پێنجێنەوە. جوامێر لە سلێمانیەوە. کاک جوامێر گوێ لێمە؟ بەداخەوە دیارە پەیوەندەکەی ئامادە نییە. بەڵە بەڕێزان ئاماژەمان بە چەند چالاکیەکدا لە هەرێمی کوردستان سەبارەت بە ڕۆژی جیهانی ژینگە لەلایەن بەڕێوەبەراتی ژینگەی سلێمانی چەند سیمینارێک بۆ ڕێکخراوەکانی بواری ژینگە ساز کراوە. بەڕێوەبەری ژینگەی سلێمانیش دەڵێت هەرێمی کوردستان بە بەراورد بە هەندێک وڵات ژینگەیەکی گونجاوی هەیە، بەڵام ئەوە ناگەێنێت کە ژینگەی هەرێمی کوردستان ژینگەیەکی پاکە. لە هەولێر لەلایەن ڕێکخراوی جۆڵا بۆ پەرەپێدانی مەدەنیەت چەندین چالاکی جۆراجۆریان ئەنجامدا. جێگیری سەرۆکی لیژنەی تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستانیش ئاماژە بەوە دەدات کە بەهۆی هاوردەکردنی ئۆتۆمبیلی زۆر بۆ ناوهەرێمی کوردستان هەروەها زیادبوونی کارگەکان ژینگەی کوردستان لە ئاستێکی باشدا نییە. هەردی لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک هەردی. کاک هەردی لە هەولێرەوە. کاک هەردی گوێت لێمە؟ ئێوارە باش کاکشمان سپاس دەکەین ئێوارەت باش فەرموو. بەداخەوە پەیوەندەکەی کاک هەردی بشڕا. خەلیل لە کفریەوە. وڵاتی وێرانەکە لەم وەرزی هاوێنە ئاگر زۆر ئەچیت چەند ساڵدارنیت لە کاتێکە ئاگری تێ بەلێ هەر هەمووی ئەستێ بە هەزاران دۆلم ئەستێ. بەڵێ داوا لە خەڵکیش و لە حکوومەتی شەکەم لەم شەمانگەیە تۆزێک ئاگدار بن بۆ ئاگر زۆر ژنگەی وێرانەکە و دەستخۆشی بەرنامەکەتان لێرم. سپاس. سپاس بۆ کاک خەلیل لە کفریەوە. سەمیرە لە هەولێرەوە. سەمیرە لە هەولێر. سەمیرە خان گوێت لێمانە؟ ئەلو ئێوارە باش. سپاس دەکەین ئێوارەت باش. ئەلو ئێوارە باش. سپاس دەکەین سەمیرە خان من گوێم لێتە. دەستخۆشی لێ دەکەم برای بەڕێز. سپاس دەکەم بەڵێ فەرموو. سەمیرە خان من گوێم لێتە ئەگەر گوێت لێمانە فەرموو قسە بکە. بەڵێ بەڵێ هۆکاری یەکەم لە پیسبوونی ژینگەی کوردستان هاوڵاتیان بە دەرەجەیەک. بەڵێ
سپاس بۆ سەمیرەخان لە هەولێرەوە. جوامێر لە سلێمانیەوە لەگەڵماندایە. بەرەزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاوتان لەوێ بەرەزان. محەممەد لەگەڵماندایە لە قەڵاتزێەوە بۆ قسەکردن لەسەر دۆخی ژینگەی هەرێمی کوردستان لە ڕۆژی جیهانی ژینگەدا. سڵاو لێبێ کاک محەممەد فەرموو. باشی سپاس دەکەم. زۆر سپاس. فەرموو کاک محەممەد. بەڕاستی کەوەرێکی زیان تۆنەژاتەوە لەو ڕۆژەدا، بەڵام ئێمە دەبێت لە خۆمانەوە دەستێ بکەین بۆ کەمان وەرکی نیشتیمانی هەموو کەسێکیشە لەدایە لە هەموو ئەو کارگان دەکەین کە لە ناوی کوردستان بڵێ ئیشی و بەرەنام دەکەن ئەوە ژینگەی کوردستان پارێزن کەوت و کەڵا لە مۆلدەکان دێتە دەرەوە و خاتمان پێش دەکە وەرەبێ هەر تاکێکیش لە ناو کۆمەڵگادا کە خۆی بژی لەو تاکدا یعنی جورەت نەبێ کاتبنەوە ژینگەکە لەبەر قسا بێت و ئەم بخۆمانەوە لە خۆمانەوە دەستێ بکەین ژینگەی خۆمان پارێزن قەت بڕوا ناکەن هەموو لە تەنیستێکی باجا دەژین. زۆر سپاس بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس بۆ کاک محەممەد لە قەڵاتزێەوە. سامان جەواری نووسیوێتی پێویستە ڕێژەی سەوزایی لە کوردستان زیاد بکرێت چونکە ئەو ڕێژەیە زۆر کەمە. تانیا گەرمیانی نووسیوێتی بەڕێزان بەڕاستی خەڵکەکە هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگەن لەم وڵاتە دەبێت هەموو لایەک پێکەوە وڵات پاک بکەینەوە. من ئەمڕۆ لە جێگایەک ئەگەڕامەوە بۆ گەرمیان بە چاوی خۆم بینیم کە شۆفێری ئۆتۆمبیلەکان بۆتڵی بپسەکەیان فڕێ دەدایە سەر شەقامەکان بەداخەوە بۆ ئەو کەسانە کە ژینگەی کوردستان پیس دەکەن هیوای وڵاتێکی پاک بۆ هەموو کوردستان وە خۆی نووسیوێتی. شنیار لەگەڵماندایە لە سلێمانیەوە. ئەم کاتت باش شنیارخان. باش کاکشمان. زۆر سپاس دەکەین. بەڕاستی ژینگەی هەرێمی کوردستانەوە خۆمان نێکێکین لەو هۆکارانی کە ژینگەی هەرێمی کوردستان پیسەکەین بەداخەوە و بۆ چارەسەرکردنێم کێشانە پێستەکە لە ڕۆژی ژینگە پارێزیە زیاتر چالاکی بکرێت تا هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە و مناڵەکانمان هەر لە ڕەوزە و خوێندنگەکانەوە دەستێکی تایبەت هەبێت بە پرۆگرامی ژینگە. زۆر کات ئەگەر باسی ژینگە بە باسی پاراستی ژینگە لە لای یەکێک بکەی لە لای مناڵەکانمان بەڕاستی هەندێک کات گاڵتەت پێەکەن ئەڵێ دەبڕۆ با بە باسی چیەکەی ئەبینی مناڵێک شتێک فڕیا پێڵی فڕێمەیە ئەڵێ دەوازی لێ بنەها ئەویش فڕەیە. یعنی ئێمە گەورەکان خۆمان بۆ خۆمان ئەو یعنی و هەڵوێستەمانتیانە ژینگەی خۆمان پارێزن هەر بۆیە مناڵەکانیشمان بۆ چەشنن بۆ هیوام لە پرۆگرامی خوێندنە کارێک بکرێت هەتاوەکو لە بناغی خوێندنەوە ئێمە ئەوە بنەوەکانمان پێ بڵێن تا پێیان بڵێن ژینگەی هەرێمی کوردستان مەشێوێنین. بەڕاستی بەداخەوە بۆ هەرێمی کوردستان کە بۆ چەشنێ ئەبین لە وڵاتانی تر ئەگەر شتێک لە زەوی فڕێبەی داوا لەسەر خەی دەگرێت. لەم ڕۆژانەیەکێک لە هاوڕێکانم لە دەروی وڵات بوو هاتەوە وتی باوەڕ بەڵێ سپاس بۆ شنیارخانە سلێمانیەوە. هەردی لە هەولێرەوە. ئەم کاتت باش کاگەردی. ئالۆ کاکشمان ێوارە بەشدران باش. زۆر سپاس. ئێوارەت باش. فەرموو کاگەردی. داوالێ نەکەم کاکشمان کارتەکەم نەمابوو تا کاتم داخل کردەوە تەلەفۆن دووبارە لۆ کردووە. فەرموو کاگەردی خۆشحاڵین. فەرموو بەڵێ. ئەمن یەک بەستای خۆم سەفەرێکی لای حەزی و مەرام کرد لای سەکران بە پیکا بزانم بە تڕێلە بەس کشکار و زبر و کرشێ سەفرە ساعەتە خرج کردباوە. ئەزەوی سەفرە ساعی بە تایبەتی جمعە و پێشەوان سەفرە ساعی خۆ جوان ڕابگری و خلاص وەفیت کەشنیە و قاعش. زۆر سپاس بۆ کاکەردی لە هەولێرەوە. دایکی دنیا هەر لە هەولێرەوە. ئەلۆ. ئەم کاتت باش دایکی دنیا. ئەم کاتتان باش. زۆر سپاس بۆ تەوەری جوانی بەرنامەکەتان. زۆر سپاس دەکەم. هەر باشە کە تەوەرەکان هەموو جارە سیاسی نەبن تەوەرێکی زۆر باشتان هەڵبژاردووە. بەڵێ. هەر وەکو ئەو بەرەزەشی باسی کرد پێم باشە کە ئێمە لە بناغەوە دەستی بکەن ئەوە بێژگەل کە حکوومەت ڕەخنە لە حکوومەتیش بگیرین پێم باشە دایک و بابان هەر لە منداڵیەوە دایک و منداڵەکانیان فێر بکەن بە پاک و خاوینی. زۆر بەداخەوە کە ببینی لە دەرەوە خۆم لە کوچە کۆلان سیر دەکەم کە منداڵێک موتەیەکەم شتێک دەکردن عەلاگەکەی یعنی فڕەدەکەتە سەر زەوی یعنی ئەوەش تاوانی دایک و بابە کە ئەو منداڵیان فێر نەکردووە کە پاشماوەیش فڕە بدەتە ناو زبل یعنی داوا ئێستا کە وەرزی پشووی هاوینەیە بەس یعنی مامۆستا دایک و باب زۆر تأثیری هەیە بەسەر ئەو مەسەلەیە یعنی حەز دەکەم ئێمە بە خۆمان منداڵەکانمان فێر بکەین بۆ شتە کە لە بناغەوە دەستمان پێ کرد دوایی خۆمان جامعەیەکی خاوینمان دەبیتن ئەو فەرهەنگەش کە لە منداڵی بە
لە منداڵیەوە فێری منداڵەکانتان بکەن ئەو فەرهەنگە بەخۆی لە ناو خۆی ینی لە جامعات جێ خۆی دەگیرێتەوە. سپاس بۆ دایکی دنیا لە هەولێرەوە. ڕێبوار لە سلێمانیەوە، ئەم کاتت باش کاک ڕێبوار. کاک ڕێبوار گوێمان لە دەنگت نییە؟ کاکشوان منیش گوێم لە دەنگدا، جۆ لە دەنگی منە؟ بەڵێ ئێستا گوێم لێتی فەرموو. ئەم کاتەوە باش کاکشوان؟ هەموو کاتێکت باش. زۆر سپاستان دەکەم بۆ تەوەرەکەتان، بەڕاستی تەوەرێکی جوانە و ئێمە بێ خۆمان لە خۆمانەوە دەست پێ بکەین، پاکوخاوێنی لە خۆمانەوە. تۆ سێرەکەی ئافرەتێک لە ماڵۆیە پاکوخاوێنی ماڵی خۆی ڕاگرێ، ئەبێت کە چووشە دەرەوە بە هەمان شێوە ژینگەکەی خۆی جادەوبانەکەی خۆی وەکو ئەو سێیکە، نابێت بە هیچ شێوەیەک پیس و پۆخلی بکات. ئەمە بارێکەوە. لە بارەی کەشەوە بۆ نمونە لە وڵاتی ئەوروپا ئەفو کاکشوان نافوی فەرموو، لە وڵاتی ئەوروپا کەسێک جگەرەیەک فرەیاتە سەر جادەیەک بڕواکە من خۆم بە چاوی خۆم بینیومە لە وڵاتی بەریتانیا غرامە کراوە لەسەر ئەو شتە. من کە لێرەوە ئەڵێم بۆ هاوڵاتیان تکایە پاکوخاوێنی ژینگە و هەموو شتێک ڕابگرن، هەر حکومەت بەرپرس نەبێت لەمە. زۆر سپاس بۆ بەشداریکردنت. جوانیار لە هەولێرەوە لەگەڵماندایە. ئێوارە باش کاکەشوان. زۆر سپاس، ئێوارت باش. کاکەشوان دەستشانەمەکە دێ دەکەم. سپاس دەکەین کاک جوانیار. بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە کاکەشوان. کاکەشوان چی دەڵێی لەبارەی ژینگەی کوردستان لە وەختێکی زۆر خراپدا، چونکە لێران لە لای خۆمان لە کوردستان چاندنی دار زۆر کەمە. ئەو کاتانەی کە ئەوە چاندن دادەستی دەکات، کاتانەی کە ڕیکلامێکی هەڵبژاتن بکرێت یانش ڕیکلامێکی فیزبێکیان لە هەنێک بکرێت، ئەو کاتانە بەرپرسانمان بیریان لەوە دێتەوە چیناتی بچێن و کەسکاتی بچێن ناکردنە هیچ شتێک نییە. و لە ڕووی تریشە تاکی کورد لە واسەدا زۆر کەمتر خەمە دەبینین جغارە ستا دەنە سەر زەوی بتلی ئاو لە خسیارە فەڵێ دەنە دەریانی کاغەز فەڵێ دەدەن زۆر بێواکن لەو ئیشانە بووە داوا لە تاکی کوردەکەم بە خەبەر بێنە. سپاس بۆ کاک جوانیار لە هەولێرەوە. بەڕێزان دیارە ئەمڕۆ لە سلێمانی دیارە مەبەسمان لە هەموو هێرەی کوردستانە پارتی سەوز پارتی ژینگە دامەزرا کە لە هەموو وڵاتێکدا هەیە، زیاتر لە وڵاتانی ئەوروپا و دواتر لە هەندێک لە وڵاتانی عەرەبی وەکو ئوردن و لوبنان و ئەو وڵاتانە ئەم پارتانە کە حەزبی سیاسین بەڵام بایەخ بە ژینگە دەدەن و هەندێکیان چوونەتە ناو پەرلەمان، هەندێک لە پەرلەمانی وڵاتانی دەوروبەر وڵاتانی ئەوروپا تا چەند گرنگە لە هەرێمی کوردستان پارتێک هەبێ حەزبێک هەبێ تایبەت بە ژینگە و کار لەسەر باشترکردنی دۆخی ژینگە بکات. لە کاتێکدا ئێمە لە سەرەتای پرۆگرامەکە ئاماژەمان بۆدا کە بانگەشەی زۆربەی حەزبەکان دەبینین زۆر بەکەمی باس لە ژینگە دەکرێت و گرنگیدان و بایەخدان بە ژینگە. خەلیل لە کەلارەوە، ئەم کاتت باش کاک خەلیل. کاک خەلیل سڵاوت لێبێ ئەگەر گوێت لێمە. ئەلی باش کاکشوان. زۆر سپاس دەکەم، فەرموو. ببورن مەحروف لە چوارقڕنە. معروف لە چوارقڕنەوە، فەرموو کاک معروف. خۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. هەڵەیەکە بوو، بەڵێ فەرموو. زۆر سپاس دەکەین کاک معروف. وەڵای ئەوڕۆ ڕۆژ ژینگە بوو، ڕۆژی جیهانی ژینگەوە باس لە دۆخی هێرێمی کوردستان دەکەین لە ڕووی ژینگەوە. وەڵای کاکشوان جان ئەوە ئێستا لە کەناڵە بەڕێزەکەی وەویستم. نەتزانیوە؟ ناوە نەمزانیوە، کەس نەیزانیوە. باش ئەگەر کاک معروف بورە ئەگەر بیزانی یان نەیزانی ئەوەی کە گرنگە تۆ وەکو هاوڵاتیەک چ قسەیەکت هەیە لەسەر ژینگە لە کوردستان تا چەند پێت وایە هۆشیاری هەیە بۆ پاراستنی ژینگە؟ ئەو پارتانی تایبەت بە ژینگە ڕەنگە ئەم ڕۆژە شتێکی ڕەمزی بێت کە ڕۆژی جیهانی ژینگە بێت، بەڵام ئێمە تا چەند هەست بە بەرپرسیاتی دەکەین لە بەرامبەر پاراستنی ژینگەدا؟ دەبێ هەستی بکەین چکە ژینگە لە هەموو وڵاتێکدا گرنگی تایبەتی خۆیە. ئەبێ هەستی پێ بکەین. پێت وایە هەستی پێکراوە توانیمانە گرنگی بدەین بە ژینگە؟ بۆ ئەگە بەڕاشکاری قسە بکەین ناوەڵە چکە ئەو پارتانی ئێمە هەر بەناو هەر لەما پێشڕداردن زۆربەی کاندەکاندیان وڵا ئێمە ئەوە دەکەین دەتوانین ژینگە پارێزین و داستگیری مەفەکانی بکەین، بەڵام ژینگەی چی؟ ئەو پارتانە بەناو پارتن. هەر کەس لەبەر لە یادی کەناڵەکەی خۆی و یادی حیزبەکەی و یادی کۆمپانیا وشتیوە هیچی بیر نەماوە. بەڵێ پارتی ئەو پارتی ناوی ژینگەش بەناو پارتانە کوردستان چی نەکردووە. ئەمڕۆ دامەزراوە. ئەمڕۆ دامەزراوە؟ بەڵێ
دەبارەمە پێشنامەزرا چی لەبارەوە دەڵێ پێت وایە دروستبوونی یان دامەزراندنی پارتێکی ژینگەیی یان پارتی سەوز چی دەکات لەم هەرێمە؟ ئایا پێت وایە ئەمە گرنگە کە لە مێژووی هەرێمی کوردستان دەمە یەکەم جارە پارتێک هەبێت تایبەت بە ژینگە؟ چۆن کاری پێ دەکرێت شەد ئەوەیە بار پارتەکە هەبێگە شی خۆی نەکات ئەو فایدەی چییە؟ بەڵێ سپاس بۆ کاک معروف لە چوارخۆڕنەوە هەردی لە پێنجوێنەوە هەموو کاتێکت باش کاگەردی لێگەم بۆم تەوەرەجانە زۆر سپاس دەکەم بەڕێز وەڵاهی دیارە ئەم بۆ ئەم مەسەلەیە دیارە لە قەزای گەنجێنە ژینگە وەکو ئەم مۆزوعانە بەڕاستی لە گەنجێنە زۆر کاک هەردی گوێت لێمە بەداخەوە پەیوەندەکەی کاگەردی بچڕا ڕەوان باسەوەی نووسیوێتی ژینگە هەمە بارودۆخێکی دژواردایە و شتێک سیر ئەوەیە ئەم چه هەولا نادەین بۆ باشکردنە ڕەوشە ژینگە هەیە بەڵکو بەڕۆڤژی وێ چەندێ ئەم بێشنێ پەناییە دەبینە بەر دەرێخستنە نەفتێ و ئەڤەژی ماڵ خراپکردنە ژینگە هەیە. هاوڕێ لە سلێمانیەوە لەگەڵباندای ئەم کاتت باش کاک هاوڕێ شوانم کاتەوە هەموو کاتێکت باش کاک هاوڕێ گوێم لێتە فەرموو فەرموو کاک هاوڕێ کاک شوانکانم کاتەوە زۆر سپاس دەکەم فەرموو باڵێ ئەمڕۆ زۆربەی بەشداربووم گیانە دەنگی من نییە فەرموو کاک هاوڕێ گوێم لێتە تایبەتە بە ڕۆژی جیهانی ژینگە و باس لە دۆخی ژینگەی هەرێمی کوردستان دەکەین کاک هاوڕێ گوێت لێمە بەداخەوە دیارە گوێ لە دەنگم نییە یاسین لە خۆرماڵەوە ئەم کاتت باش کاک یاسین باشی بەڕێز دەکەم زۆر سپاس دەکەین فەرموو کاک یاسین دەستخۆشتان لێکم بۆ بەرنامەیە بەڕاستی جیربە و حەقا ئەمە هەموو ڕۆژێک ئەمە هەبێت یا تایبەتی بەرنامەی هەفتانەکەوە خەڵکی ئەگەدا بێتەوە لە پاراستنی ژینگە حەقی خۆیەتی بەڵام ئیشی سەرەکی بەڕاستی حکوومەتە لە ڕووی پەروەردەوە قوتابخانەکانەوە تەنانەت ئەو شوێنانی کەوا بوونەتە بڵنگۆ بۆ ئەو خەڵکی کەوا خەڵکی گویان لێگرێ بەڕاستی ئەو کەسانی کەوا لە بواری ژینگە شارەزان ئەو کەسانی کەوا دڵسۆزی ژینگی ئەم کوردستانن ئەو کەسانی کەوا خەمخۆرن بەڕاستی بە مناڵ و بە تەواوی دانیشتوانی ئەم کۆمەڵگەیە حەقی خۆیەتی زۆربەی خەڵکی ئاگاداری ئەوە بن بەڕاستی هەرچەند تەوەرەکە قسەی زۆر هەڵەگرێ بەڵام من ئەوە ناڵێم زۆربەی ئەو خۆراکانی کەوا لە بازاڕ ئەکڕێت زۆربەی ئەو پیداویستانی لە بازاڕەکەەوە ئەکرێت ئەگەر خەڵکی تۆز بە دیقەتەوە سەیری با لەگەر ڕێزە من ناڵێم خەڵک لانێش ڕۆشنبیری ژینگەی نەبێ سەیر بک لەسەر زۆربەی شتەکانە بەڕاستی ڕێنمایی ئەوەی پێ دراوەکەوە بەڵێ سپاس بۆ کاک یاسین ساڵح لە بەحەرکەوە ئەم کاتت باش کاک ساڵح ئێوەرەتان باش زۆر سپاس ئێوەرەت باش کاک ساڵح سەرەتا دەستخۆشتانێ دەکەم بەڕاستی تەورێکی جوانە ئێمە خۆی لە خۆیدا ژینگە یەکێکە لە تەوەرە سەرەکیەکان و لە بابەتە هەر گرنگەکان بەڵام دەتوانم بڵێم تەنها بووەتە بنیشی تەرجمان بەڵێ کاک ساڵح بەداخەوە دیارە نەیتوانی بەردەوام بێ لەگەڵمان دانا لە سلێمانیەوە دیارە پەیوەندەکەی کاک داناش بچڕا بەڵە بەرەزان لە فەیسبوکەوە تانیا کەفری نووسیوێتی لە کوردستان شتێک نییە بە ناوی ژینگەوە بۆ نمونە ئێستا لە کفری دەبینیم ئەو خۆڵ و خاشەکەی شارەوانی لە ناو شاردا پاکی دەکاتەوە لە دەواازەی شار فڕێ دەدرێت دواتر دەواازەی شار پیس دەبێت و دووهام ئەبێت هەر تاکێک لە خۆیەوە هەوڵی پاکردنەوەی کوردستان بدات ئەویش ئێستا زۆرتر پیس دەبێت زۆربوونی ئۆتۆمبیلە. بەڵە بەرەزان تاسبێنێ ئەمیشە لە خۆشیدا بن.